ئێمە بەتوندی ئیدانە و سەرکۆنەی ئەو هێرشە ناڕەوایە دەکەین کە لە ڕێکەوتی 28 شەشی 2022 کرایە سەر زانکۆی سەلاحەدین و لە ئەنجامدا دوو مامۆستای زانکۆ شەهید بوون و کارمەندێکیش بریندار بووە. سەرباری ئەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کە سوکاری هەردوو مامۆستا دەکەین و هیوای چاکبوونەوەی زووش بۆ بریندارەکە دەخوازین. لێرەوە داواکارین کە دادگا بە خێرایی ڕێوشوێنەکانی جێبەجێکردنی کەیسەکە خێراتر بکات و چاوەنبار سزای یاسایی خۆی وەربگرێت بە زووترین کات. هەروەها هەوڵ نەدرێت بە هیچ شێوەیەک لە ڕێگەی فشاری دەرەکی و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان یان هەر ڕێکارێکی دیکەی نایاساییەوە کەیسەکە بەلاڕێدا ببرێت یان چارەسەرێکی دیکەی بۆ بدۆزرێتەوە. ئەمەش لە پێناوی ئەوەی کەوا ئاسایشی کۆمەڵایەتی بەرقەرار بێت و دڵنیایی بگەڕێنرێتەوە بۆ ناوەندە ئەکادیمیەکان کەوا خەریکی کار و چالاکیەکانی خۆیان بن، هەم مامۆستا و هەم فەرمانبەران و خوێندکارانیش لە کەشێکی ئارامە خەریکی توێژینەوە و کارە زانستیەکانی خۆیان بن. ناوەندەکانی خوێندن ناوەندەکەن بۆ پێگەیاندنی نوێی نوێ بۆ جیلی نوێ بۆ ئەوەی کە بتوانرێت بە باشترین شوێ خوێنکار پێ بگەێنێ. بەڵام ئەمە ئەوەی پێوتین لە تەنیشت ئەوەی کە ئێمە کارە زانستی و ئەکادیمیەکانەکەینە بێ حەزارێک بکەین لە ئێستاولە، چونکە بەڕاستی ئەمە ڕەوشی خوێنکار نییە. ئەمەی کە ئەکرێت ئەمە تەنها ئیهانەیە کە سوکایەتێکە بە ناوەندەکانی خوێندنی باڵا بە ناوەندی ئەکادیمی بە مامۆستای زانکۆ، چونکە بەڕاستی ئەگەر وا بێت لە ئێستاولاوە مامۆستایانی زانکۆ و ئەکادیمیان هەمویان لەژێر پرسیاران و لەژێر هەڕەشیان، ئەمە ئەبێ بە شێوازێکی زۆر تون بۆسەنرێەوە بەرپەرشدانەوەیکی زۆر تون و ئیجراعاتی یاسایی بە هەموو شێوەکان لەگەڵ یا بکرێت بۆ ئەوەی بتوانرێت جارێکیکە ئەو شێوازانە ڕوونەیاتەوە.